لە ماوەی 3 ڕۆژدا و لە ڕێگەی کۆنفرانسێکی نێودەوڵەتیەوە چارەنووس و پرسی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆی لەبارەوە دەکرێت. کۆنفرانسەکە کە بە بەشداری کەسایەتیە سیاسیەکانی زۆربەی پارچەکانی کوردستان و میوانانی ناوخۆی و بیانی بەڕێوە دەچێت، دەیەوێت سوود لە هزر و بۆچوونەکانی ئەبڵاوەجالان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان ببینرێت سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە. تەوەری سەرەکی هەرە گرنگی ئەو کۆنفرانسە بریتیە لەوەی کە بۆچوونەکانی بەڕێز عەبدوڵڵاوەجالان دەربارەی ئاشتی و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چەند لایەنێکەوە تاوتوێکرێت و هەوڵ ئەدرێ کە سوود لە ڕاوبۆچوونەکانی وەربگیرێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کوردستان، تورکیا، عێراق، سووریا، ناوچەکە و هەوڵ ئەدرێ هەڵسەنگاندن بەو بۆچوونانەی ئەو بکرێت لەسەر ئەو بارودۆخی کە ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێداژی. کۆنفرانسەکە ڕاشکاوانە شکستی بەشێک لە وڵاتانی ناوچەکەی سەبارەت بە چارەسەرکردنی پرسی ئاشتیانەی کورد ڕاگەیاند و لەوتەی مەلابەختیا لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتیشدا ئاماژە بۆ کرال و مەرج و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە لە قازانجی کوردانیە بۆ ئەمەش گرنگە کورد سوود لە دەرفەتەکان وەربگرێت و خۆی بۆ گۆڕانکاریە گەورەکان ئامادە بکات. مەلابەختیار ڕاشی گەیاند ئەگەر دەوڵەتی تورکیا دەیەوێت نیازپاکی خۆی نیشان بدات و پرسی کورد بە شێوەی ئاشتیانە چارەسەر بکات، پێویستە یەکەم ئەنگاو لە ئازادکردنی ئۆجالانەوە دەست پێ بکات. هەر ڕێکەوتێکی خراپ ئێستا، هەر ڕێکەوتێکی خراپ لە کۆنگرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پشتی پەردە یا پێشی پەردا تەوقیع بکرێت لە بینی ڕۆژئاوا و حکوومەتەکانی ناوچەکە بە پاساوی ئەوەی کە ئاسایشی نێونەتەی کەوتۆتە خەتەرەوە و بازاڕی نەوت کەوتۆتە خەتەرەوە، ئەگەر ئەم پاساوە دیسان کە پاساوەکانی دوای جەنگی یەکەم و جەنگی دووەم و سەردەمی لۆزان و سیڤەر و دوای ئەوەیە، ئەگەر ئەم پاساوە دابتاشنەوە بە بێگومان ئەم حکوومەتانەی کە ماون و نادیموکراتین ئەگەر بێتەوە لە ڕێککەوتنە نێو دەوڵەتەکان دیسانەوە هەوڵی بژانەوەیان، ژیاننەوەیان، بەهێزکردنەوەیان بدرێ، ئەم حکوومەتانە زۆر دڕندەتر ئەچن بە گژ هێزە دیموکراتەکانە و بنەمایی کارەساتی گەورە لە ناوچەکە و بە تایبەتی لە بەشەکانی کوردستانە. ومێدەوارین یەکەم جەنابی ئۆجالان ئازاد بکرێت، ئازاد بکرێت. ئەگەر لە حکوومەتی خۆتان دڵنیان، ئەگەر لە سیستەمی خۆتان دڵنیان، ئەگەر لە هەڵبژاردنەکان لە خۆتان دڵنیان، بۆ ڕابەرێکی کوردتان خستۆتە زیندانەوە و بۆ لێ ئێترسن. کۆنفرانسەکە کە دروشمی ئازادی بۆ ئۆجالانی بەرز کردووەتەوە دەیەوێت لەم ڕێگەیەوە فشارە نێودەوڵەتیەکان چڕتر بکرێنەوە بۆ ڕزگارکردنی ڕێبەری زیندانی کراوی پەکەکە کە زیاتر لە 17 ساڵە لە بارودۆخێکی خراپدا زیندانی کراوە. ئەگەر ئەv چارەسەری هەمش بووی گەلێ کورد هەمش بووی پرسکرێکی گەلێ هەرێمەوەی چێ ببە، پێویستە برێز ئۆجالان ئازاد بە. لەم کاتا بەربوونی ئۆجالان بەڕاستی یەکەم ئارامیەکە بە میلەتی کورد، دووهەم هێزێکی گەورەی وەکو پەکەکە و تەبگەری پەکەکە بە گرنگی وەرەگرن و ئەبێتە مادەیەکی ئاشتی و ئاشتەوایی. لە دیبەیتەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەدا شیکردنەوە بۆ بۆچوونەکانی عەبدوڵڵاوەجالان کراو بە پێویست زانرا سوود لەو ڕێگە چارانە ببینرێت کە ڕێبەری زیندانی کراوی پەکەکە بۆ چارەسەرکردنی پرسی کورد ئاماژەی بۆ کردووە. بڕیاریشە لە ماوەی ڕۆژانی کۆنفرانسەکەدا دەیان توێژینەوە و دیبەیتی جیاواز سەبارەت بە چارەسەرکردنی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گفتوگۆی لەبارەوە بکرێت. کۆنفرانسەکە زیاتر لەسەرە و بربەستانە هەڵوێستە دەکات کە بوونەتە ڕێگر لە بەردەم بەدیەنانی خواست و داخوازەکانی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەها هزر و بیر و بۆچوونەکانی عەبدوڵڵاوەجالان وەک سەرکردەیەکی کورد دەکرێتە بنەمایەکی گرنگ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لەسەر ئاستی ناوچەکە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.